لا دري كان لي بركه دي كده تفضل دري كان ها لا عافية عافية والله عافية داي كرة بعد بقلاوي بينا اوكي بطل لا كيف قدرة داي لا تنسى بص انت خمس شيء دام الفن الليله اورو بقلاوي كاب بقلاوي بينا اوكي بطل لا ايش تشوف كبابي من ئەمڕۆ سێ خاڵی یاریکە زۆر بۆ ئێمە گرنگ بوو لەبەرەوەی یاریەکەمی قۆناغی دووەم بوو کە هەموو تیپەکان باشتر و چاکتر خۆیان ئازرەکەن بۆ ئەوەی نەتیجەیان باشتر بێ ئەو تیپانەی لە دوای و ناوانەی کە منافەسی سەداڕەکەن پێشبڕکێکی زیاتر لە قۆناغی دووەم دەست پێکا بۆیە زۆر گرنگ بوو ئەو سێ خاڵە لەناو یاریگای خۆمان بوو ئینشاڵڵا بۆ یاریەکانی داهاتوش بە هەمان ئاسبەوە بە هەمان ئەنجام نەتیجەمان ینی ئەدامان باشتر و چاکتر بێ چونکە ئەمڕۆ بڵێن وەکو ئەدامان زۆر باش نەبوو نەماتوانێت ئەوە دیا پێشکەشکردشی بیدیاکەی بوو فترێک بوودا بڕابووین بەڵام ئینشاڵڵا بۆ یاریەکانی داهاتوو باشتر و چاکتر خۆمان ئامادەکەین و نەتیجەکانیشمان باشتر بێت. بەناوی خۆی گەورە میهرەبان ئیمڕۆ لە دەستپێکی جەولەی دووەمی خولی نابی کوردستانە بەرامبەر یانی شەقڵاوە یاریمانە بوو ئامادەکارێکی زۆر باشمان کردو بەرامبەر شەقڵاوە ئەو ئێمە بۆ سێ خاڵەکاتە بووین بەس بە 100 یاری تریش بکەین 1000 یاری تریش بکەین سێ خەڵ ئاوا لە ساحەیە نایە یارزان کە تموحی لە نادەکان نەبوو کە نەجوڵا کە حەزی بە نادیەکە نەبوو کە دڵی پێ نەستا بەخوای گەورە 100 یاری تریشکەی ئاوا ئێمە سێ خەڵ بەدەست نایەنین ئەوە دیاریکردنی ئەمە نەبوو سێ چەمچەماڵی پارەکە و سێ چەمچەماڵی سەکە ماخول نییە ئێمە نەتوانین شووتی بنێنە گۆڵەکە ئێوانەوە شەقڵاوش بە کەیف خۆیان شووتی پێوانە ئەخۆ بەخوا دیفاعیش هەر جارێ دوان سیان پێنج دا 90 دقیقە دیفاعی ناکریاوە هەر گۆڵە خۆی ئێمە شووتێنێنە گۆڵەکەەوە بەخوا دڵنیا بە تا کۆتایی دەورە ئابوو تەنسیق یاریکە گۆڵ ناکەین